دایک دەرگایەکی بەهەشت هەر کاتێک دایکت مرد بزانە دەرگای بەهەشتت لێ داخرا. حەسەنی بەسری دەگریا کاتێک یەکێک لە باوک و دایکی وەفاتی کردم و گوتیان قوربان تۆ بۆ دەگریت بە ئێمە ناڵێیت سەبر بگرن ئارام بگرن. فەرمووی وەڵڵاهی بۆ ئەوە دەگریم دوو دەرگام هەبوو بۆ چوونە بەهەشت خوای گەورە یەکێکیانی لێ داخستم. ئەی برای بەڕێزم تا ماون چاکەیان لەگەڵدا بکە بۆ ئەوەی لە قیامەتدا سەربەرز بیت، بۆ ئەوە یەکێک بی لەوانەی کەوا دایک و باوکت گەڕێت ئازاد دەکەن و دەچیتە بەهەشت. خوای پەروەردگار ئەو تەمەنەی بە تۆ داوە برای بەڕێزم خزمەتیان بکە. وەڵڵاهی 1 2 3 4 هەتا 100 ژن بێنی و تەلاقیان بدەی لەبەرەوەی خزمەتی دایکت ناکەن. وەڵڵاهی هێشتا هیچت نەکردووە بۆ دایکت. مەڵێ عەیبە عەیان دەچێت حەیا چوونەوەیە تۆ لای خوا شکۆت نەبێت. ئافرەتێک خێزانێک کە خزمەتی دایکت نەکا سپەینێ خزمەتی توش ناکات. چی تێدایە؟ پیرێژنێک پیرەمێردێک لە ماڵێکدا بێت ئافرەتان لە خوا بترسن بە ئەمەندە خزمەتیان بکرێت. چی تێدایە؟ ڕێی لێ گرتوویت شوێنی گرتوویت یا پێت شەرمە کاتێک دایک و باوکی تۆ دێن ئەوانە بدینن؟ لە خوا بترسن خزمەتی بە تایبەت دایکتان بکەن بۆ ئەوەی خوای پەروەردگار لێتان ڕازی بێت.